یەکەمین گەشتی ئاسمانی لە دوای بەڕێوەچوونی پرۆسەی ڕفراندۆم بە ڕسمی لە نێوان فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و کۆماری ئیسلامی ئێران دەستی پێکرد. کاتژمێر 7 سەرلەبەیانی فڕۆکەیەک بە ژمارەیەک سەرنشینەوە لە تارانی پایتەختەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی نیشتەوە و کاتژمێرێک دواتر فڕۆکەکە دووبارە بە ژمارەیەک سەرنشینی ترەوە بەرەو کۆماری ئیسلامی ئێران بەڕێکەوت. بەمەش گەشتە ئاسمانیەکانی نێوان فڕۆکەخانەی سلێمانی و فڕۆکەخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ئاسایی بوونەوە. بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەڵێت دەستپێکردنەوەی گەشتەکان بۆ هەردوو لا گرنگێکی زۆری دەبێت بۆ دووبارە دروستکردنەوەی ئەو پەیوەندیەی کە ماوەی زیاتر لە 8 مانگ بوو بچڕابوو. دەستپێکردنی هەر گەشتێک و هەر کۆمپانیایەک بۆ هەر فڕۆکەخانەیەک چالاکیەکە بۆ فڕۆکەخانەوە خزمەتی زۆرە بە هاوڵاتیانی هەردوولا و دەستپێکردنەوەی گەشتەکانی ئێران بێگومان چالاکیشی ترە بۆ فڕۆکەخانەی سلێمانی و بێگومان داهاتیشە بۆ فڕۆکەخانەی سلێمانی. ئەمە پەیوەندەکانی نێوان هەردوولا زیاد دەکات و خزمەت بە هاوڵاتیانی هەردوولا ئەکا بێگومان تەواوی گەشتەکان دەستی پێکردێتەوە و گەشتەکانی کارگۆش بە ڕێژێکی زۆر باش دەستی پێکردوێتەوە. ئومێد دەکەین کە لە ئایندەیەکی نزیکدا حکوومەتی تورکیا چاو بخشێنێتەوە بەو بڕیارەیە کە داوێتی بۆ بەستنی ئاسمانی خۆی و وەستاندنی گەشتەکانی بۆ فڕۆکەخانەی سلێمانی. لە دوای هەڵگرتنی گەمار و ئاسمانیەکانی سەر فڕۆکەخانەکانی هەرێم لە 11 ئازاری ئەمساڵ زۆربەی کۆمپانیاکانی جیهان ئامادەی خۆیان نیشان داوە بۆ دووبارە دەست پێکردنەوەی گەشتەکانیان بۆ فڕۆکەخانەکانی هەرێم. بەڵام تاکو ئێستا حکوومەتی تورکیا ئامادە نییە دەرگای گەشتە ئاسمانیەکانی بەڕووی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدا بکاتەوە. بەرپرسانی کۆمپانیاکانی تایبەت بە گەشتی ئاسمانی لە ناوخۆی هەرێمی کوردستان دەڵێن لە پەیوەندیدان لەگەڵ کۆمپانیا جیهانیەکان بۆەوەی گەشتە ئاسمانیەکانی فڕۆکەخانەکانی هەرێم بگەڕێنەوە دۆخی ئاسایی. لەگەڵ کۆمپانیەکانی ترا هەماهەنگی گەورەمان هەیە و بێگومان لە دوای ئاپڵقە گەورەی کە بەسەر هەرێمی کوردستان و فڕۆکەخانەکانە هات هەوڵێکی زۆر ئەین بۆ ئەوەی گەشتەکان بکرێنەوە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە. لە دوای بەڕێوەچوونی پرۆسەی ڕفراندۆم حکوومەتی عێراق لە 29 ئەیلول گەماروی خستە سەر فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان. دوای زیاتر لە 5 مانگ گەمارۆکەی هەڵگرت و گەشتەکان دەستیان پێکردەوە. بەڵام بەهۆی پچڕانی ئەو پەیوەندیەی کە لە نێوان فڕۆکەخانەکانی هەرێم و کۆمپانیا جیهانیەکاندا بوو تاکو ئێستا گەشتە نێودەوڵەتیەکان لە هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی نەگەڕاونەتەوە دۆخی پێشووتر. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.